روج بۆ ڕۆژێ ئێکەتی نیشتیمانی کوردستان دەبێتە هیوی و ئۆمێدên tevaya xelkê Kurdistanê lewra rojane bi sedan genc û law û kesanên bernas û rewşenbîr dihne di nava rêzên êketî niştimanî Kurdistan de ji wan e Hoza Herkiya. Ava li ser daxwaziya Şêx Cewher Herkî serok û merceeyê Hoza Herkiya bi sedan genc hatine di nava rêzên êketî niştimanî Kurdistan de ava û amadebûna heval Hakim Sabir endamê serkirdatiye û berpirsê melbendê heftê neynewa û hejmareka mezin ji genc û rîspî û maqûl û rewşenbîrên Herkiya komîta birayetiyê hate vekirin. دیارە بە بڕیاری هاوسەرۆکان بە ڕێزان هاوسەرۆکان و سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ دەرا کە کۆمیتێکی ڕێخستن بۆ عشیرەتی یان برێنبرانی عشیرەتی هەرچی بکرێتەوە لە سەر سنووری پارێزگای نینەوە ئێمە چۆ کۆمەڵبەندی نینەوە ئەمڕۆ هەڵسان بە ڕاگەیاندنی وەکردنەوەی بارەگای ئەم کۆمیتەیە لە ناو سنتەری شاری مۆسڵ هەرچەندە ئەم کۆمیتەیە بە ناوی کۆمیتێ برانی عشیرەتی هەرچیە بەڵام گشت پێکاتە و عشرێتەکانی تری مووسڵی تایە هەر بۆیەش ناوماننا کۆمیتەی ڕێخستنی برایەتی. Ji layexova genc û rewşenbîrên Herkiya sopasî hevserokên êketî niştimanî Kurdistan kirin û Şêx Cewher Herkî û Şêx Herkî bo evê piştevaniyê û awjînana berçav ku dil ser rêbaza Xwedê jê razî Mam Celal berdewamiyê dene kar û xebat û çalakiyên xwe. حقیقت لێرەوە سوپاسیە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ماڵبەندی هەفتە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بۆیە پێشوازە گەرمال و خەڵک و کادر و دۆست و هەواڵەتمە هاتیەکردن ئەم لێرەدا بەڵێنێ دەین و دوچوارچێوێ یەکێتی نیشتیمانی کوردستاندا درێژێ خەباتە خۆ بدەین و بشێن خزمەتێکی ڕێبازە ڕەوانشاد جەنابێ مام جەلال بکەین. بۆ مە گرنگە ئەم لێرە بێژین ئەمە کو عشیرەتە هەرکی مەتوێت ئەم وێ چەندێ بسەلمێنین یەکومە بەرینوکە چتۆ گەنج و لاوێت عشیرەتە هەرکیە سەنگەرێت بەرگریکردنێل ئاخا کوردستانە پیرۆز ئەم شیاینە ڕۆلێکی مەزن بنوێنین ئەم دێشین مەدانە سیاسی و مەدانە مەدەنیەتێ کارێت مەدەنیەتێ دێشین پێشەنگ بین دێشین کارێت مەدەنیانەیەت پێویست بۆ یەکەتیە نیشتیمانیە کوردستان بکەین. خيراتنا وان جنجولوت عشيرة هركيا وعشيرة دورو بركين بريكا بياما بريس جوهر محيدين آغا سروك ومرجع عشيرة هركيا كل سر داخازيا يكتيني شماني كردستان أو جنجولوا إننا نور رزتي يكتيني شماني كردستان دا أم بخوش حالين كو بياما جوهر غاي بياما كأجرن كاتا برجتن بشتوانيا هاو سروك يكتيني شماني كردستان بريس شيخ لاهور وكاك بافيل. روج بۆ ڕۆژێ bi sedan gencên عشیرەتە Herkiya û عشیرەتên demî yên Herêma Kurdistanê diêne nava rêzên yeketî niştimanî Kurdistan bi piştevaniya Şêx Cewher Muhiddin Herkî û Şêx Herkî merceeyê Herkiyan li Kurdistanê. Îrojek li qeza Şêxan hejmareka mezin jê genc û lawên Herkiyan hatine di nava rêzên yeketî niştimanî Kurdistan de. Ekrem Derwêş, Dezgehê Mîdyayê Badînan, Şêxan.